سڵاو دەنێرم بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان. دیارە من کاک دیار غەریب ماوەی زیاتر لە 10 ساڵە دەیناسم و سەرەتای دەستپێکی یەکتر ناسیمان ئەوەی ڕاستیبی لە سیمینارێک بوو لە شاری هەولێر کە بەڕێزیشان لەوێ بەشدار بوو. منیش وەکو میێوان لە سیمینارەکە بەشدار بووم. لەو کاتەوە بەڕێز دیار غەریب لەلای من وەکو کەسایەتێکی خۆشەویست وەکو هاوڕێکی خۆشەویست وابوو. هەرچەندە بەردەوام ئێمە گەرێکتریشمان نەدی بێ، بەڵام زۆر جاریش هەبووە چەندین ڕۆژ بەیەکەوە بووینەوە سوتفە یەکترمان کردووە. ڕاستی هەڤاڵ دیار کەسایەتێکە کە هەرگیز لەبیر ناکرێ و من تا ئێستاش ینی ئەوە چەند ڕۆژە بەسەر شەهادەتی ئەو سەرکردە قارەمانە تێپەڕ دەبێ ناچێتە عەقڵم کە هەڤاڵ دیار لە ژێر خاک بێ، هەرچەندە خاک بۆنی شەهیدی لەبێ هەر پیرۆزە. بەڕاستی هەڤاڵ دیار لە کەسایەتێک بوو، نمونەی ڕەوشت بەرزی بوو، نمونەی کەسایەتێکی زیرەک و هێمن و وەفادار بوو، نمونەی دڵسۆزی بوو لە لای هەموو کەسێک کاکە دیار خۆشەویست بوو. بەڕاستی نمونەی کاکە دیار زۆر زۆر کەمە، لەبەرەوە من دیسان دەڵێم شەهادەتی کاکە دیار بەڕاستی بۆ من و بۆ هەموو گەلی کورد خەسارەتێکی زۆر گەورە بوو. بەڵام وەک هەمومان دەزانین شەهیدان خاوەنی ڕاستەقینەی کوردستانن، جێگای شانازی ئێمن هەرگیز و هەرگیز لەبیر ناکرن. کاکە دیار کە بە هەڤاڵ هەڵمەت ناسراوە، خەونی هەرە گەورەی کاک دیار یەکبوونی ناوماڵی کورد بوو، یەکڕیزی ناوماڵی کورد بوو و بۆ ئەو مەبەستەش چارەگە سەدەیەک 25 ساڵە لە خەباتدا بوو و لە خەباتدا بەردەوام بوو هەتا دوا چرکەی ژیانی. ئەوەش خۆی لە خۆیدا پەیامێکە بۆ هەموو گەلی کورد کە ئەو کەسایەتیە تا چ ڕادەیەک دڵسۆز بووە. ئەوە زۆر جار هەڤاڵ دیار بەڕاستی لەسەر مێژووی عێراق زۆر بە وردەکاریەوە زانیاری زۆر چاچی هەبوو. هەروەها لەسەر دەستنیشانکردنی گرفتەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا زۆر وردبین بوو، لە هەمان کات خاوەن پرۆژە و خاوەن چارەسەری بوو. زۆر جار گفتوگۆکانمان لەسەر یەکڕێزی ناوماڵی کورد بوو، هەروەها لەسەر چارەسەری کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بوو کە بەدەیان قەیرانی هەبوو، بە هەمان شێوە کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی عێراق. ئەوانە هەموو تاوتێ دەکرا لە لای هەڤاڵ دیار بۆ هەمووشی تێڕوانینی خۆی هەبوو، چارەسەری زۆر معقولی هەبوو، پێشنیار و دەستپێشخەری زۆر باشی هەبوو. ڕاستی تێڕوانینی کاک دیار زۆر گرنگ بوو. ئێمە هەم وەکو برادەر هەم وەکو کەسایەتێکی خۆشەویستی ینی زۆر جار ئەو باسی لە استراتیژەتی کوردی دەکرد. ئەو پێی وابوو کە نابێت داگیرکەر بە داگیرکەر بگۆڕینەوە، نابێت ڕۆژێک لە ڕۆژان ئێمە بڵێن کورد کێشەی هەیە لەگەڵ بەغدا، بەڵام ئەنقەرە باشترە باڕوو لە ئەنقەرە بکەین. ئەوە گۆڕنەوەی داگیرکەر بە داگیرکەرەوە، ئەوەش ماڵوێرانی زۆر گەورەی بە دوای خۆی دادێنێ. بۆ ئەو مەبەستەش ئەو زۆر دژی ئەوە بوو کە مرۆڤ یاکتاچی کورد کەسایەتی خۆی لە دەست بدا بکەوێتە قاڵبی خیانەت و خۆفرۆشتن. زۆر زیاد تاکیدی لە شتانە دەکردەوە. خۆشی کەسێک بوو زۆر خاوەن پرەنسیب بوو، هەر ئەوەش وای لێ کرد کە دوا چرکەی ژیانی بە دەستبەرداری ڕێبازەکەی نەبوو. بەڵام ئەوەی کەم بخابن لەم دوایە کە ڕاگەیەندرا شەهید بوو، منیش خوێندمەوە وەکو هەر تاکێشتر کە نۆکەران و خیانەتکاران دەستیان هەبووە لە شەهیدبوونی کاکە دیار. بەڕاستی جێگەی داخە کە ئێمە لە سەردەمێکدا دەژین، خەڵکی تاوانبار خەڵکی خیانەتکارمان تێدایە، خەڵکێکمان هەیە وڵات فرۆشە، خۆفرۆشە، کەسایەتێکی وەکو کاک دیار دەکەنە ئامان جودەی فرۆشن. بەڕاستی جێگەی سەرسوڕمانە و کاکە دیار کەسێکی پاک بوو لە ژیانیدا، هەر بە پاچی ژیا بە پاچی مایەوە، قەت زیانی بۆ هیچ مرۆڤێک تەنانەت بۆ هیچ ڕوحلەبەرێک نەبووە. حەزیش دەکەم ئەوە بڵێم کاکە دیار یەکێک بوو لەوانەیە کە ژینگە پارێز بوو لە ڕووی ئیکۆلۆگی، تەنانەت لە خواردنیشدا کەسێکی زۆر ژینگە پارێز بوو، تەنانەت گۆشتیشی نەدەخوارد. دیار غەریب ئەوەیە کە هەموو هەڤاڵان و دۆستان و هەموو ئەو کەسانەی کە دەیناسن، هەروەها گەنجەکان لە باشووری کوردستان لەسەر ڕێبازی شەهید دیار غەریب بەردەوام بن. ئەوە باشترین وەڵامە، باشترین وەفاداریە
بۆ شەهید دیار غەریب چونکە وەکو گوتم ئەو جگەلەوەی کە تا دوا چرکەی ژیانی لە خەباتە بەردەوام بۆ وەکو ماڵباتیش پێشتریش کاک دلێر غەریبی برای لە ڕاپەڕین ئێمە دەزانی شەهید بوو لە دەڤەری کەرکووک ینی ماڵباتێکن دوو ڕۆڵەی بە ئەمەچیان پێشکەشی کوردستان کردووە بەڕاستی ئێمە قەرزاری ئەو شەهیدانن باشترین وەفاداریش ئەوەیە کە خەڵکی کوردستان بەردەوام بێ لەسەر ڕێبازی ئەو شەهیدانە.